بەهۆی وشکە ساڵیەوە تا دێت مەترسیەکانی کەمبوونەوەی ئاوی سەرزەوی و ژێرزەوی لە تەواوی ناوچەکانی کوردستان زیاتر دەردەکەون. ئەو ئاوەشی هەیە بەشێکی زۆری تێکەڵ بە ئاوی ئاوڕۆکان دەبێت و ئاوی سەرزەوی و ژێرزەوی پیس بووە. بەهۆی ئاوەڕۆکانەوە کە ئێمە ئەمە ئاشکرای لای هەمومان پارێزگاکانی هەرمی کوردستان و بە عێراقیشەوە چارەسەری ئاوەڕۆمان نییە. ئاوڕۆکانمان ڕاستەخۆ ئەڕژێنەوە سەر ئاوی ڕووبارەکان و دەریا و دەریاچەکان کە ئەمە شۆکارێکە بێ سەرەتا بۆ پیسبوونی خاک کشتتوکاڵەکان و دوجاریش ئەبێتە هۆی تێگیانی بەرەبوومە کشتتوکاڵەکان کە لە توێژینەوەکە ئاماژە بۆ کرا کە ئەگەر ئاوێکی پیس ئاوڕۆ ڕاستەخۆ بەکاربهێنرێ بۆ ئاودێری چ کارە ساتێکی لەکەوێتەوە. بەڵام بە خۆشبەختانە چارەسەریش هەیە و لە هەمان توێژینەوەکە کە خراە ڕوو باس لە چارەسەرەکانیش کرا کە بەڕێگی ئاسان و تەکنۆلۆژیای نوێ ئەتوانین ئێمە سوود ڕاستێکی بەس پێویستی بە ئیدارەدان هەیە، پێویستی بە پرۆسێکی سیاسی بەردەوام هەیە کە کەسانێکی خەمخۆر بێن بیر لە ئاوی ئاوڕۆکان بکەنەوە و چارەسەری بۆ بکەن و دووبارە بەکاربهێنرێتەوە هەم بۆ پێویستی ڕۆژانەی هاوڵاتیان و هەم بۆ ئاودێریش. پسپۆڕانی جیۆلۆجی دەڵێن بەشێکی هۆکاری کەمبوونەوەی ئاوی سەرزەوی و ژێرزەوی لە کوردستان بەهۆی نەبوونی پلانی پێشوەختەی حکومەت و گوێنەگرتن بۆ پسپۆڕانی بواری ژینگە و پسپۆڕانی جیۆلۆجی دەگەڕێتەوە. لە ماوەی چەند ساڵی ڕابردووش نزیکەی 6,000 بیری ئاو هەڵکەندراوە و دەستبراوە بۆ سەرچاوە مەترسیدارەکە. تەمان ئاوی ژێرزەوی سەرزەوی دوو بابەتن کە بەیەکەوە ڕەبتن، یعنی ناکرێت جیان بکەینەوە. بەڵام ئێمە ئەبێ دایمەن پلانمان هەبێ هەڵسەنگاندنێ بکەین لەلایەن ئەکادمیەکان و هەروەها لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان کە ئێمە لەکوێ ئاوی سەرزەوی بەکاربێنین و لەکوێ ئاوی ژێرزەوی بەکاربێنین. ئەم دوو شتە زۆر گرنگە بێچیانەوە بەستینەوە. وەکو باسم کرد ئێمە لە هەندێک شوێن هەیە ئاوی ژێرزەویمان زیاترەوە لە ئاوی سەرزەوی. وەکەی نمونەی شاری هەولێرم هێنایەوە کە بۆ نمونە ئێمە زەیەکی گەورەمان هەیە بەڵام هاتوون 1200 بیریان لیاوە بۆ نمونە هەموو احتیمادێکیان ئێستا سەیرەکەی لەسەر ئاوی ینی بەشێکی زۆری شاری هەولێر لەسەر ئاوی ژێرزەوی. باشە با مشکلەمان نییە ئاوی ژێرزەوی بەکاربێنە، بەس تۆ لە کەیە بەکارهێنی کە نەبێتەوەی کە دراماتیکی ئەو ئاوە ژێرزەوی دابەزێ. تۆ ئاوێکی سەرزەوی هەیە لەو موسمانەی کە ئاوێکی سەرزەوی باشت هەیە ئەو ئاوە سەرزەوی دەتوانین بەکاربێنین، ئەویش بە پەرەپێدانی پرۆژە ئاوەکانی کە دابێنەکرێ بۆ خواردنەوەی شاری هەولێر وەروەها بۆ شاری سلێمانی بۆ نمونە. لەبەرەوە ئەمە بابەتێکی گرنگە، هیوادارم حکوومەت پلانی بۆ دابنێن، لایەنە پەیوەندیدارەکان پلانی بۆ دابنێن. پێشنیار کراوە بۆ حکوومەتی هەرێم تا زووە پرۆژەی دووبارە بەکارهێنانەوەی ئاوی ئاوەڕۆکان جێبەجێ بکات. ئەوەش دەبێتە هۆی گەڕانەوەی ئاوێکی زۆر و لە هەمان کاتدا سەرچاوەکانی ئاوی سەرزەوی و ژێرزەوی لە پیسبوون پارێزراو دەبن. بەڵام تا ئێستا حکوومەت ئامادە نەبووە لە شارەکان پرۆژەی پاکردنەوەی ئاوەڕۆکان بخاتە بواری جێبەجێکردنەوە. ڕامیان عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.